بەردەم قائیمقامەتی قەزای ناوەندی هەولێرە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان بەبێ گوێدانە ڕێنماییەکانی تەندروستی و خۆپارێزی کۆبوونەتەوە داواکاری و ڕێگەپێدان بۆ هاتوچۆ و کارکردن پێشکەش بە قائیمقامیەت دەکەن. دوێنێ هاتین عریزە چاندانی گوتم دەبی مۆری لێ بدرێ و لۆ عەفتەچی هاتوچۆی پێ بکەن لە بۆ کارمەندەکانتان. یەک عەبدە کارمەندمان هەیە تەنها یەک ڕێپێدان لە بۆ عەبدە نەفەر یەک سارە بچێ عەبدە نەفەری هەگری. دەوزێکردنیش هەمووی وەستایە کتابیشمان لۆ کردێ لە ڕێژ ئەوە مەفرەزە تەمەشاکە خەرامەشیان کردینە. لە خاڵی دووەم لە کتابەکەی بەڕێز جەنابی محافز فەرسە سۆفی ئاماژەی بەوەی کردیا کە یعنی هەموو کۆمپانیا دابەشکەرەکان بەبێ کتاب یعنی پێویست ناکە کۆمپانیا دابەشکەرەکان وا دیارە یعنی سیارەکەی بارە موادی پێەیە کابرا ئەشێت تەوزا دەکا لۆگۆی پێوەیە کتابی شەریکەمان پێەیە مەسەلەن ئێستا ئەوە کتابی شەریکەمە یعنی بە ئەمری محافزی یعنی هەموو کۆمپانیایە کە خواردن دابەش دەکا کەلوپەل دابەش دەکا ڕێپێدراوە بەس ئێستا تەمەشا و قەرەبار ڕێ بکە ئەگە کۆڕۆنا دروست بی لێرە دروست دەبی. بەشێک لەو کاسبکارانە دەڵێن کاری ئێمە ڕۆژانەیە و پێویستە ئیدارەی پارێزگا هاوکارمان بێت بۆ ئەوی پێداویستە سەرچەکان بگەێنێ دەستی هاوڵاتیان و بژێوی ژانیشمان دابین بکەین. ئەمن بارم بارکووە دەڕۆم بۆ سلێمانی مەفرەسە ئەمنی ڕاگرتیە لەسەر جادەی لێ ناگەڕێ بڕۆم دەرەدەبی کتابی معافەزەی و معافەزەی بینی بەرام ئێستا ئەمن هیچم پێ ناکرێت لێوە ڕا بە پێیانە کەزای ڕاهاتی مێرکوانە لێرکوانش دەرە عریزە نووس نمایە باشە ساری من چییە؟ ئەمن چ بکەم؟ ئەو شۆ لە هەموو سێتەرەکان ئەمنی هینایتە خوارێ کتابم دێ کاکە کتابم پێینێ بەس داخی لێو لێرە بمەوە هیوادارم حکوومەتی هەرێم شتەشیرەوە و قەومەی بکە و عالەمەی ئەو خەرکە هەموو ڕاوەستا ئێستا بە پێیان هاتیمە لە کەزانی ڕادرێتم بگەڕم بسمەوە کەزانی بە پێیان دەگەمەوە کەزانی کاکە کەلوپەلی مارکێتەکان 16مان کتابیان لۆ کردینە بەو کتابەی ئەمە بین و بچین ئێستا و ڕاشیان بار کردیە نەدێری لە هەولێرە بچمە دەرێ نەدێری بچمەوە مەغزەنی نەدێری بچمەوە مارێ ئیجازەیان لێستان دیمە یعنی حەلم چییە؟ ئەو کتابەی کرایە یان لۆمان ڕەفزکەن یان کتابەچی دیمان لە بەدەل بدەنێ یان برێن ئیشێ مەکەن بەس ئەمە بەو کتابەی ئێستا معەلەقین لە هەر سێلای نەمارمان هەیە نە ئیشمان هەیە نە بازارمان هەیە. لە دوای زیادبوونی ژمارەی توشبووان بە کۆرۆنا ئیدارەی پارێزگای هەولێر ڕێکارەکانی تونند و تۆڵتر کردووە جگە لە قەدەغەی هاتوچۆی ئۆتۆمبیل هاتوچۆی پیادەشی لەمڕۆوە تا یەکی نیسان قەدەغە کردووە. سەرباز محەممەد گەلی کوردستان هەولێر.